ما شاء الله سنو بيش لي الروا وبالا بقر منه يعمل من برستريشة بناوي خاص لاوتان لبه همو كسك ليما زياتر لها وريشي هيك كلا تمنا بيجيشتو تمني 15 20 سال زياترو بره كارك بيلا بزيش كيدان دترسيت بلام او ترساي تربيستك اكو تعيبتو سباس مخوايستا هو كار هي بو يكوتر سبراوينو غازي نايتروس اوكسايد يعني اوي كبا غازي بيكنين ناسراوا بوم نالانو غورا سالان بكاره هنري كاكجان 8 15 ساله ما شاء الله سنو بيش لي الروا وبالا بقر منه يعمل من برستريشة بلام لبروي كدروس بوني كيميائي ميشكي ولا بزيشكي دانا ترسيت لەلایەن پزیشکی ڕاستکردنەوەی ددانەوە ڕەوانەی ئێمەکرا لا شوێنێکی ترەوە و پێویستی بە پاکردنەوەی سەرجەم دانەکان و پڕکردنەوەی دام و سوپاس بۆخوا ئەمڕۆ لە پاش 36 خولەک کارکردن لەژێر کاریگەری گازی نایترۆس ئۆکسایدە 8 دانمان بۆ پڕکردەوە و دانەکانمان بۆ پاکردوتەوە و جاری داهاتووش ئینشەڵڵا 4 ددانی بۆ پڕەکەینەوە ئێستا زۆر ڕەلاکس باشی زۆر ئارامە پێشتر نێوەرە بە هەواکەش سەیری بکەین لەبەرەوە ئەمڕۆ لە لای خۆت مهێڵەڕ لەگەڵ هاوڕێکتا شێریکە و پێڵە باشین بەلای پزیشکی ددان ترەوە نەمالەی پرسین کەشەکەش ئارامە و موزیکەکەش ئارامە ڕێزە فڕوەت